تا سەرەتای ساڵی هەشتاش بە دەگمەن کورد هەبوو لە ئەوروپا ڕەنگە لەم وڵات لە وڵات کەسێک یەکێ دوان زیاتر نەبوو بەڵام لە دوای ساڵی هەشتاوە بە هەزاران کورد لە هەر چوار پارچەی کوردستان ڕوویان کردوتە ئەوروپا ئێستا ڕەوەندێکی کوردی گەورە هەیە لە ئەوروپا مایەی پێزانین و قسە لە سەرکردنە ئەوەیە هەندێک لەو کوردانە توانیوانە زۆر چاک بچنە پێشەوە لە زۆرێک لە وڵاتانە بوونەتە ئەندامی پەرلەمانی ئەو وڵاتانە هەندێکیان خوێندنی زۆر باشیان خوێندن و پسپۆڕن لە بوارەکانی خۆیاندا ئەمڕۆژ کۆمەڵێک لەو لاوانە لەو گەنجانەی کە لە ئەوروپا دەژنی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و هەندێک بیانیشان لەگەڵ خۆیان داهێناوە تا بزانن دۆخی هەرێمی کوردستان چۆنە ئێمە دەمانەوێت لەسەر ئەم بابەتە هەندێک قسەی زیاتر بکەین و لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز یاد ئەمین سەرۆکی فیدراسیۆنی ڕەوەندی لاوانی کوردستانی بۆ کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات ئەگەر هەڵم نەکرد بێتیاجا کاکە یاد زۆر بەخێر بن سوپاسانەکەین سەرەتا بۆ کوردستان 24 دوایی بەخێر بێنەوە بۆ کوردستانیشی وادارین کاتێکی خۆش بەسەر بەرن من دەمەیە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم سەردانی بێرۆکەی کوردانی هەر چوار پارچەی کوردستان ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە و بۆچی گرنگە بە دیاریکراویش لەم کاتەدا بۆ هەرێمی کوردستان جەنابی حاکم سەرەتا بگەڕێمەوە بۆ ئاماژەکەی جەنابەت بۆ ساڵی هەشتا بڕوا ناکەم لە ساڵی هەشتاشەوە شتێکی لەو بابەتە کرابێت کە گەنج سەر و سەد گەنج لە هەر چوار پارچەی کوردستان بتوانین بگەڕێنەوە بۆ ئێرە لەگەڵیشدا بیانی لێ بە سەرەتای بیرۆکەکە لەلایەن بەڕێز کاکشیفا بارزانی کە سەرپەرشتیاری گشتی ڕەوەندی کوردستانیە بیرۆکەکە لە لای جەنابیانەوە بوو لەگەڵ فیدراسیۆنی لاوان کە من سەرۆکی فیدراسیۆنی لاوانی ڕەوەندی کوردستانیم لەگەڵ ئێمە تاوتوێکرا ئێمە بەشێکین لە کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی کە وەکو چەترێکە چەندین فیدراسیۆنی جیاوازی هەیە بۆ فیدراسیۆنی خانمانی هەیە فیدراسیۆنی زمانی کوردی هەیە فیدراسیۆنی ئەکادیمیەکانی هەیە فیدراسیۆنی نووسەرەکان و هەروەها شێوەزارەکە ئەوە بۆتە چەترێک بۆ ئێمە بیرۆکەکە وەکو ئەرزم کردی لەلایەن بەڕێز کاکشیفاوە بوو کاکشیفا بارزانی بە سوپاسەوە توانیمان وردە لەسەر بنەمای ئەکادیمی بوون و توانای گەنجەکان بتوانین کۆمەڵێک گەنجی زۆر باش لە دەوری ئەم بیرۆکەیە کۆ بکەینەوە لەسەر بنەمای سیڤی خۆیان و ڕابردویان بتوانین گەشتێکیان بۆ ئێرە پێ بکەین بە خۆشحاڵیەوە گەیشتە ینی دەستپێک زۆر چاکە دەست خۆش بەڵام ئێوە کۆمەڵێک کەسی بیانیشتان لەگەڵ خۆتانە هێندەوە من پرسیارەکەم ئەمەیە دیدگای ئەو بیانیانە کە ڕەنگە هەندیشان بۆ یەکەم جار بێ سەردانی هەرێمی کوردستانیان کردبێ هەم لە ڕووی ئاوەدانی و هەم لە ڕووی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان پێکەوە ژوانی نەتەوایەتی و ئاینی کە لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی کوردستان نمونەی نییە ئەوان دەڵێن زۆرێک لە خەڵک کە باسی کوردستان ئەکرێ لەوانەیە ئەو متمانەیان نەبێ کە ئێمە هەمانە بە کوردستان بە تایبەتی لە دەرەوە ئەم بیرۆکەیە بڕوای وابوو کە هێنانەوەی هەندێک خەڵکی بیانیش هەندێک ڕۆیای جیاواز دروست ئەکا چونکە ئەوانەی کە هێناومانەتەوە ئەوانیش خەڵکی کاران خەڵکی خوێندەوارن خەڵکی زیرەکن کارمەندی شوێنە باشەکان لەوانەیە خەڵکی سیاسیان تێدا بە هەندێکیان بلۆگەرن توانە قدرەتێکی باشیان هەیە بۆی ڕێکلامێکی باشکەن بۆ کوردستان لە هەر سەرەتاوە لە بینینی کوردستان و مامەڵەی بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بە سوپاسەوە لەگەڵ پرۆتۆکۆلی هەرێمی کوردستان زۆر هاوکار بوون لە بەڕێوەبردننی کارەکان و خێرایی کارەکان چونکە بڕوایان وا بۆ ئەم پرۆژەیە زۆر گرنگە زۆربیان مامەڵی ڤیزەکەیان بە خێرایی بۆکرا ئەوان لەو بڕوایەدا نەبوون کە ئەو سیستماتیکیە بۆ سیستماتیکە لە وڵاتی ئێمەدا ئیشەکرێ ئیدی کوردستانیش هەر ئەوە نییە هەر ئازارەکانی پیشان بێ ئێستا شوێنە جوانەکان و گەشەکردن و پرۆژە بەهێزەکان لە هەولێرە کارێکی کردووە کە خەڵکێکی زۆر بێتە ئێرەوە ئێمەش مەراممان ئەوە بۆ ئەو گەنجانە کە بێنە ئێرە هەم تێکەڵاو ببن ئاوێتەی ئێرە ببن ببینن کە ئەم وڵاتە پێکەوەژیانێکی فعلی تێدایە خەڵکە پلانمان هەیە بچینە کەنیسەکان بچینە مزگەوتەکان بچینە لالش بچینە ئەو شوێنانە تاوەکو بزانن چەندێک گرنگە مرۆڤەکانی ئێرە باوەڕیان بەوە هەبێ یەکتری قبولکەن پێکەوە بژین هەر دەنگ و ڕنگ و سەدا و ئاینێکی جودایان زۆر باشە کەواتە کاک یادیانی بۆ ئەوانە بێژگە لەوەی سەردانی ئەو شوێنانە دەکەن و ئەو پێکەوەژیانە زۆر گرنگیشە ببینن ئەم پێشکەوتنی کە ئێستا دروستکردنەوەی ژێرخانی هەرێمی کوردستان کە وێران بۆ پێشکەوتنیشی زۆر یعنی ئەگەر بێت و مقارنەیە بکەین بەراوردی بکەین لەگەڵ باقی عێراق گزین ئارز و ئاسمانی بینەوە نییە دەبێت ئەوەی کە سەردانی وابکە بیانی سەردانی هەرێمی کوردستان بکەن بە تەواوی وایە
وەکو ئەرزم کردی سەرەتای بیرۆکەکە لەگەڵ کاکشیفا زۆر باسی ئەومان کرد کە هەمیشە ئەو بڕوای وابوو کە بە تەنیا کورد نەبن چونکە هەر جۆرێک بێ کورد هەمووی ماڵی خۆمانە هەر شوێنێ بۆ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوور بەڵام تێکەڵکردنی خەڵکی بیانی بەو ئایدیانی کە ئێمە هەمانە بۆ گۆڕانکارێکە لە وڵاتی ئێمە دروست بووە بەو گەشەکردنە گەورەی کە ئێستا لە هەولێر کە هاتین لە فڕۆکەخانەوە بە ناوهەولێرا زۆریان ینی سیگناڵی ئەویان پیشانە کە مای سەرسوڕمانە شوێنێکی لەو بابەتە لە پاژماوەیەکی داعش و وێرانەی شەڕی پێشووی لەگەڵ عێراق و ئێران و دوجاریش لەگەڵ حکوومەتی باسی پێشودا ئەم شتە جوانە ئەم تایبەتمەندیانە لێرە دروست بووە سەیرە بەلامانەوە لەبەرەوە بڕواکەین ئەم گۆڕانکاریە کە لێرە ڕوویداوە لە زمان حاڵێکی یان شاید حاڵێکی دروستەوە بگاتە زمانی ئەوروپیەکان باسی خەڵکە لۆکاڵیەکانە کە منە خەڵکە سیاسیەکان بە تەواوی زۆر باش کاک یاد بۆ خۆش زۆر باش ئاگاداری و ئێستا سەرۆکی و فیدراسیۆنی لاوانی ڕەوەندی کوردستانیشی لەو فیدراسیۆنە گەورەی باست کرد دەیان هەزار کورد لە ئەوروپا دەژین ئەگەر نەڵێم سەدان هەزار بەوەی زۆر ئەوە نەبێ توانیتانە لۆبیەکی بەهێز بۆ دۆزی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دروست بکەن ئەگەر کراوە چۆن ئەگەر نەکراوە بۆ هۆکارەکەی چییە؟ ئەگەر لێ مانگەڕێن ئەگەر ئەو پرۆژەیە لێ بگەڕێن و دژایەتی نەکرێ و کار ئاسانی بۆ بکرێ لە دەرەوە حتمما لەوانەیە جەنابەت نەورۆزی کۆڵند بینی بێ 200,000 کورد لەوێ کۆبوویەوە تەنیا لەبەرەوەی پەیامی جەنابی سەرۆک بارزانی بوو هەروەها ئەو ڕۆحیەتە خۆ هەمویان ئەوانە ئەسڵەن زۆر دوور بوون لە بیرۆکەی حیزبیەوە هەموو خەڵکانە کورد بوون باوەڕیان بە کوردستان و کوردستانی بوون و ئاڵای کوردستان هەبوو ئێمە بۆ یەکەم جار ڕەوەندی کوردستانی توانی لە کۆڵن سەر و ئەگەر هەڵە نەبم لە ڕێژەکەیان نزیکەی 200,000 خەڵک لە شوێنێکدا کۆ بکاتەوە بە یەک دەنگ باوەڕ و بە یەک باوەڕ و یەک دەنگ بتوانن نەورۆزی خۆیان بکەن ئەو لۆبیە بەهێزە بوو کە لە ڕێگەی ڕەوەندی کوردستانیەوە سەرپەرشتی ئەکرا و خودی کاکشفاش هەل لە سەرەتاوە تاوەکو خوێر ئاغای لێبوو لەلایەکترەوە بەوەی کە جەنابەت ئەڵێ ئێمە لە کۆنگرەی یەکەم و کۆنگرەی دووەمی ڕەوەندی کوردستانی هەم لە بەرلین یەکەم گیان لە هەولێر کرا و دووەمیشیان لە بەرلین کرا جەنابی سەرۆک بارزانی پەیامێکی ڕوونی بۆ ئێمە هەبوو ئێوە لە کوردستان نین کە لە کوردستان نین حتمما بە کوردستانی بوون ئەبێ بیر بکرێتەوە نەک بە حیزبی بوون ئێمە بڕوامان وابێ ئێستا لەو لاوانەی کە ئێمە لەگەڵمان هەن ینی هەموو ڕنگ و دەنگێکی تێدایە ئەسڵ شتێک نییە بە ناوی پێوەری حیزبایەتی لەلای ئێمە پێوەری کوردستانی بوون کارکردنیان داهاتویان چەندێک ئەتوانن لە وڵاتی خزمەتی وڵاتی خۆیان بکەن لەبەرەوە بە هەموو شێوەیەک ئێمە ئەگەر ئێستا لە قۆناغێکی زۆر باشدان بەرەو سەرەوە هەڵدەکشین ڕەوەندی کوردستانی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی زۆر بەکارانە ئیش دەکا بەڵام ئیدی ئەکەوێتەوە سەر بارودۆخەکان لەوانەیە سیاسەتی نێودەوڵەتی کە هەندێک جار لەوانەیە جیاواز مامەڵەمان لەگەڵا بکەن بەڵام بەگشتی ڕۆحیەتی خەڵکی دەرەوە جەنابەت لە دەرەوە ژیاون کە ئاڵای کوردستان ئەبینن زۆر جیاوازتر مامەڵە دەکەن لەگەڵ کەسێکا کە خەڵکی ئەم وڵاتە بێ و لێرە ژیابێت بەمانای ئەوە نان نیشتیمان پەروەری لە وڵاتە نییە نا بەمانای ئەوەی خەڵکی لە دنیای غەریبی و دوورکەوتنەوە لە وڵاتی خۆی ڕۆحی نیشتیمان پەروەری و ڕۆحی نەتەوەیی زیاتر دەبێت زۆر باشە کاگێت ینی خاڵێکی کە دێتە پێشەوە ئەویش مەسلەی ئەوەیە کە ئەو کوردانی لە ئەوروپا دەژین تا چەند گرنگە تێکەڵاوی حیزبە سیاسیەکانی ئەوێ ببن بۆ مەسەنە جەنابەت ئێستا تۆ لە نەرویج چەندین ئەندام پەرلەمانی کوردمان هەیە لە پەرلەمانی نەرویج گرنگی ئەمانە لە چیدایە ئەو کوردانە لەوێ ڕاستە ڕەوەندی کوردین ڕاستە کوردستانی تا چەندیش گرنگە لە ناو ئەو پارتە سیاسیانە ڕۆڵیانە بێ دەگەنە پەرلەمان دەبن بە سەرۆکی شارەوانیەکان ئەمە هەمووی گرنگە وەکو لۆبیکردن نییە بەڕاستی زۆر گرنگە و بەڕاستی ئەمە بەتەواوی بڕوامان بەوە هەیە بۆیە زۆرێک لەو کەسانە ئێستا خەڵکی وامان هەیە ئەندامی شارەوانیەکانە کە لەگەڵمان هاتوێتەوە خەڵکی وامان هەیە کاندیدێکی بەهێزە بۆ پەرلەمان خەڵکی وامان هەیە ڕاوێژکاری وەزیرەکانی ئەڵمانیان و یاخود پلەی زۆر باشیان بڕی و خەڵکی وامان هەیە خەڵاتی با بڵێن ڕاوێژکاری ئەڵمانیا وەرگوت یا وڵاتەکانی دیکە بۆ ئێمە گرنگە ئەم کەسانە کە دێنەوە ئەگەر کاتەبێ دێمە سەر ئامانجەکان بە تەنیا خۆ هەر نهاتوونەتەوە بۆ ئەوەی لێرە گەشتێک بکەن و تەواو ئێمە
بڕوامان وایە تێگەیشتنی ئەو کەسانی کە لەم گەشتەیە ئەگەڕێنەوە بە وڵاتی خۆمان یان با بڵێن بۆ وڵاتی دووهەمیان کە وڵاتە ئەوروپیەکانە ئیدی ئەتوانن گۆڕانکاری بکەن ئەتوانن لانی کەم نەفەسێکی بەهێز بن بۆ هەرێمی کوردستان و بۆ باشووری کوردستان و بۆ دەنگی کورد لە هەر کاتێکدا پێویست بێجا لە بواری سیاسیا بێ لە بواری کۆمەڵایەتیا بێ لە بواری ڕۆشنبیریا بێ بۆ نمونە سەردانی زانکۆکان زانکۆی سەلاحەدینەکەین لەوێ کۆڕ و سیمینارمان هەیە هەندێک قوتابی و خوێندکاری ئەوێ ئەناسین لە نزیکەوە لەگەڵ مامۆستاکانە هەروەها پەیوەندێکی باشیشمان ئەبێ ببینە پردێکی پەیوەندی معریفی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپا. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز یادەمین سەرۆکی فێدراسیۆنی ڕەوەندی لاوانی وانە لاوانی ڕەوەندی کوردستانی بۆ کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردی لە دەروەوەی وڵات گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ من دووبارە بەخێر بێنەوە هیوای سەرکەوتنتان بۆ خۆت. زۆر سپاس.